وەکی شیرەکەم ترسان لە قەڵبمەوە. وەستا جەنگاوەر چەند ساڵە ئەو شی دەکەیت؟ ئەو 15 ساڵەوەی شیرەکە. 15 ساڵ. بەرێ. یعنی 15 ساڵات و دەک لەناو ئاسنی. بەرێ. باشە ئیشی عەدادی ینی ئەو ئاسنەی ئەو شیش بەستان و ئەوانە شتێکی سەعات نییە؟ وەڵای سەعاتە بەس ئەمە لێ ڕاتینە. چونکە عادەتەن ئەوە دەچنە ئەو شوێنانەی مەسەڵەن کە ئێستا بینایە و شت دەکرێتن دەبی بچنە سەرەوە. بەرێ. ئەوە هەندێک هەیە سەری دەستوڕێ یان شتێک لەو بابەتێت ناتانی ئیشەکەی بکات. قەت بەسەرت هاتیە؟ نام لە ژیان بەسەر ناتێت. وەکی شیرەکەم ترسان لە قەڵبمەوە. لێرە ئەوە هەرنیویەوە بینایە لە بیتکە 33 قات بووە 40 قات بووە. باشە ئەوە لە نەبینای چلقات و ئەوانە کە ئیشتان کردیان سەر سوڕانێک شتێک نەبووە؟ نا هیچ نەبوو. هاوینان ئیشەکە خۆشتریان زستانان؟ لە هەردوو بە هەردوو لای ناخۆشە. هاوینان گەرمە دستانانی ساردە. بەس دستانم خۆشترە لە هاوینان. چونکە پێم وایە شیشەکە هاوینان سۆر گەرم دادێ لە دار ڕوونی لەسەرە هەر زۆر ناخۆش. یەکەم ڕۆژی کە چوێ ئیشێ بە چەندی وشت کرد؟ یەکەم ڕۆژ چوومێشێ بە ئەوەی وەختی خۆی بە 30 دیناریشم بە 30 دینار. بەرێ. پارەی سوێسری. پارەی سوێسری 30 دینار. لە 30 دینارەوە دەستت پێ کردیە تا ئێستا؟ تا ئێستا.